خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خواتان لێبێ قوتابیانی خۆشەویست لە دەرسەکانی پێشتر بارەکانی دیاریکردنی لە خۆ و نا لە خۆمان وەرگرت دیاریکردنی نیشانەی دەتا ئێچ بۆ دیاریکردنی نیشانەی دەتاجی لەمانگۆ دەتاجی چار بارمان هەبوو باری یەکەم ئەگە هەردووچی موزە بوو باری دوم ئەگە هەردووچی سالب بوو باری سێم دەمانگۆ دەتا ئێچ سالب دەتا ئێچ موزەب باری چوارم دەتا ئێچ موزەب دەتا ئێچ سالب گۆڕان لە پلەی گەرمی و کاری تێدەکات ئەگە نیشانەکان وەکو یەک بوون پلەی گەرمی بەرز لە خۆیە موزەبە عەفو سالبە پلەی گەرمی نزم نا لە خۆیە بۆ نمونە موزەبە ئەگەر نیشانەکان وەکو یەک بوو گۆڕان لە پلەی گەرمی کاری تێدەکات ئەگە نیشانەکان جیاواز و پلەی گەرمی کاری تێناکات مەجموعە پرسیاری وزاریمان وەرگر ئێستا دەین لەسەر هەمان یاسا دەتاجی دەتا ئێچکەمتی دەتا ئێز یاسای گبس زۆربەی زۆری ئەسیلەکانی وزاری پرسیاری لێدێتەوە هەندێک پرسیاری بیرکاری تەمەشا دەکەین ئەو پرسیارەمان هەیە پرسیاری کتابەتەی پێداچنەوەی بەندەکەیە دەرێ بەهای دەتا ئێچی کالێکێک دەکاتە 98 کیلۆ جۆل لە ئیمتیحانی وزاری هاتیتەوە دەکاتە 98 کیلۆ جۆل بەهای دەتا ئێز دەکاتە 292 کیلۆ جۆل لەسەر مۆڵ لە خۆوەڕوودانی کالێکەکە دیاری بکە لە پلەی گەرمی ژوور بەهای دەتا ئێچی کالێکێک دەکاتە 98 کیلۆ جۆل هەروەها بەهای دەتا ئێز دەکاتە 292 وەکو تێبینی ئاگدار بە ئەوە جۆڵ لەسەر مۆڵە یعنی یەکەی دەتا ئێسەکەی بە جۆڵ دایتەمە دەرێت لە خۆوەڕوودانی کالێکەکە یعنی واتە دەتاجی دیاری بکە دەتاجیمان لۆ دیاری بکە لە پلەی گەرمی ژوور ئەوەش ئاگدار بە تێبینیەکی گرنگە کە دەرێت پلەی گەرمی ژوور یعنی 25 پلەی سیریزی دەتاجیەکەمان لۆ بدۆزەوە دەتا ئێچەکەی دایتەمەوە دەتا ئێچەکەی دایتەمە 98 دەتا ئێس نۆتەکەی دایتەمە دەتا ئێژ نۆت دەتا ئێژ نۆتەکە 292 جوڵ لەسەر مۆڵ یان برێن جوڵ لەسەر مۆڵ کلڤن یەکەکەی مامۆستا دەتا ئێس نۆت دەکاتە 292 جوڵ لەسەر مۆڵ کلڤن لە خۆوەڕوودانی کالێکەکە دیاری بکەواتە دەتاجی یان برین دەتاجی نۆتەکە دیاری بکە لە 25 پلەی سیریزی پێش ئەوەی یاسایەکەی بنووسین طبعاً دەتا ئێس نۆت دەبی بە کیلۆ جوڵ بوو لێرە وەکو تێبینی گۆتمان بە غەڵەت نووسایە بە جوڵ دایتەمە کەواتە یەکەمین شت لە جێوە ئەوەی بگۆڕە بیکە کیلۆ جوڵ کو بیکەینە کیلۆ جوڵ مامۆستا دابەش 1000 292 دابەش 1000 دەکاتە چ دەکاتە 0.292 کیلۆ جوڵ لەسەر مۆڵ کلڤن 0.292 کیلۆ جوڵ لەسەر مۆڵ کلڤن پلەی گەرمیەکە ئاگدار بە لە یاسای گیبز وەکو لە پێشەوە باسمان کردەی بە کلڤن بی یەکەش بگۆڕە کۆ 273 مامۆستا 298 کلڤن کەواتەوە یەکەشم گۆڕی کردمە چ کردمە کلڤن ئەو زەدێم یاسایەکەی دەنووسم مامۆستا دەتاجی نۆت دەکاتە دەتا ئێژ نۆت کەمتی دەتا ئێس نۆت کەمتی دەتا ئێس نۆت دەتا ئێژ نۆتەکە دایتەمە 98 کەم تیەکە 25 پلەی سیریزی کرمانە کلڤن 298 دەتا ئێسەکە دابیەمە بە جوڵ 292 جوڵ لەسەر مۆڵ کلڤن گۆڕیمان کرمانە کیلۆ جوڵ 0.292 کەواتە مامۆستا دەتاجی نۆت ئەوەی جاران بکە کەمی بکەوە دەتاجی نۆتەکە دەکاتە چەند مامۆستا 10.98 کیلۆ جوڵ بە چ دەرچووە بە موجب لەبەرەوەی موجب واتە چ واتە نانە کەواتە وەڵامی ڕاست بووە چ وەڵامی ڕاست بووە لە قیدی وەڵامی ڕاست بووە لە قیدی یعنی پرسیارە بیرکاریەکان تەطبیق یاسایە تقریبا ئەگەر فکرەی تێدابی گۆڕانکاری لە یەکەیە بۆ نمونە پلەی گەرمی لەو یاسای نای بە سیلیزی بی لە پێشەوە لە سەرەتای بەندەکە لە سیپی دەمانگۆ سیلیزی بوو کلڤن بوو دای دەدەی زۆربەی جار یەکەی دەتا ئێس نۆت بە جوڵ دەداتی زۆربەی جار ئاگداری ئەو یەکەی بە زۆربەی جار بە جوڵ دەداتێ پێشەوەی لە یاسایەکەی دانی دەی بیکە کیلۆ جوڵ کو کردمانە مامۆستا دابەش 1000 ئەو جە یاسایەکەم تەطبیق کرد مامۆستا دەتاجی نۆت دەتا ئێژ نۆت کەمتی دەتا ئێس نۆت دەتا ئێژ نۆت ئەوە دامانە لە جێی تیەکە ئەوە گۆڕیمان کردمانە سیریزی دەتا ئێس نۆتەکەش ئاگدار بە گۆڕیم جاران بکە کەمی بکەوە کاتە دەتاجی نۆت دەکاتە 10.98 لەبەرەوەی بە موجب دەرچووە یعنی چ یعنی نالەخۆ کەواتە وەڵامی ڕاست دەبیتە چ لە قیدار ئاگدار بە 10.98 بەس نووستی لە خۆ موجب بەواتە چیە واتە نالەخۆیە ئەو بەنسبەت ئەو پرسیارە لەسەر دۆزینەوەی دەتا جینۆت پرسیاری پاشەوی ئەگە تەمەشا بکەین دیسان ئەمان شتمان هەیە پرسیاری 32 کتابەتە لە وزاری ئایتەوە دەرێ بەهای دەتا ئێس نۆتی کالێکی پیشانداوی کراوە خوارەوە
لە پلەی گەرمی 298 کلڤن دەکاتە 3 جوول لەسەر مۆڵ کلڤن. بزانە دیسان یەکەی دەتا ئێسنۆتی بە جوولدایە دەرێت دەتا ژینۆتی ئەم کالێکە بدۆزەوە لە 298 کلڤن. بزانە ئەو پرسیارە فەرقی چیە لەگە پرسیاری پێشەوە؟ هەمان دراو هەمان داواکراومان هەیە، بەس فەرقەکەی چیە لێرە ئاگادار بە دیسان دەتا ئێسنۆتەکەی دایتەمە بە چییە؟ بە جوول، کەواتە دەبی ئەوەی بیگۆڕین بیکەینە کیلۆ جوول، ئەوە دەتا ئێسنۆت. پلەی گەرمیەکەی دایتەمە لێرە بە کلڤنە، پلەی گەرمیەکەمان یعنی تەواو بەخۆی کردی کلڤن. دەتا ئێژنۆتەکە لێرە بە حازری نەیدایتەمە، بزانە لەگە کالێکەکەی لۆتی دانایە، ئەوە یعنی دەتا ئێژنۆت ئاگادار بە، یعنی گۆڕان لە ناوەڕۆکی گەرمی، یعنی گۆڕان لە ئینتالپی، یعنی گۆڕان لە گەرمی کالێک، کەواتە کۆمەڵە ناوێت، کەواتە ئەوە پێی دەرین چ پێی دەرین دەتا ئێژنۆت. ئەوە گرنگە بزانین دەتا ئێژنۆتە. لەوەش گرنگتر ئەوەیە بزانی گەرمی دەرە وزە لێرە یعنی گەرمی دەرە، یعنی نیشانەکەی سالبە، سالب 393.51 چ کیلۆ جوول، کەواتە ئەو نیشانە ئاگادار بە گرنگە. مامۆستا لە هاوکێشەکەی دایتەمە یعنی دەتا ئێژنۆت، لەبەرەوەی لەگەر بەرهەمە یعنی گەرمی دەرەواتە بە خۆت نیشانەی سالبی لۆ دروست بکە. ئەگەر لێرەی دانەبا دەمانگۆ هەر دەتا ئێژنۆتە بەس نیشانەکەی دەبووە دەبووە موجب، کەواتە لە جێەوە دابەش هەزاری بکەینەوەی بیگۆڕین بیکەینە کیلۆ جوول، دابەش هەزار دەکاتە چ؟ دەکاتە 0.003 کیلۆ جوول لەسەر مۆڵ کلڤن، کەواتەوە شمڕێخت. ئەو زەدەم یاسای دەتاجی دەنووسم، دەتاجی نۆت دەتا ئێچ نۆت کەم تی دەتا ئێس نۆت. دەتا ئێش نۆتەکە گوتمان سالب 393.51 کەم تیەکە دایتێمە 298 بەخۆی بە کلڤنە. جاران دەتا ئێس نۆتەکەم گۆڕی کردمە کیلۆ جوول 0.03، کەواتە دەتا جینۆت بە چ دێتە دەرێ بە سالب؟ دەکاتە سالب 394.4 کیلۆ جوول، سالب 394.4 کیلۆ جوول. لەبەر ئەوەی سالب دەرچووە یعنی چیە؟ یعنی کردارەکە کارلێکەکە لە خۆیە، کەواتە وەڵامی ڕاست بووە لقی بی. مامۆستا سالب 394.4 هەروە ئەو کالێکەی هەیتمان لە خۆوە ڕوودەدات. ئەوە بەنسبەت ئەو دوو پرسیارە لەسەر دیاریکردنی لەخۆوە نالەخۆی کالێک واتە دۆزینەوەی دەتا جینۆت دائیمەن یاسایەکە ئەگەر تەمەشا بکەین 4 شتمان هەیە، یەکەم، دووەم، سێەم، چوارەم. سێ شتت دەداتێ، شتی چوارەممان نییە، شتی چوارەم دەدۆزینەوە، دەتا ئێشمان هەبوو، تیمان هەبوو، دەتا ئێسمان هەبوو، بەس پێشەوەی لە یاسایەکەی دانی یەکەکانمان ڕێخست دەتا جیمان دۆزیەوە. ئەو پرسیارەی بنەوە ئەو شەر لە ئیمتیحانی وزاری هایتەوە، ئەو جارە ئەو پرسیارە دەرێت چم لۆ بدۆزەوە؟ دەرێت دەتا ئێسم لۆ بدۆزەوە. ئەو پرسیارە دەرێت دەتا ئێسەکەم لۆ بدۆزەوە، ئەوە تیەکەی دایتەمە، تی مامۆستا 25 پلەی سێریزی دەی بیگۆڕی میکەینە کلڤن. ئەلەو پرسیارەی بزانە دەتاجیەکەشی دایتەمە، دەتاجیەکەی دایتەمە. لەو دوو پرسیاری سەرێ دەتاجیمان دۆزێ، یعنی پرسیارەکانی بیرکاری زۆر ئاسانە، هەمووی تەطبیق یاسایە. دەتا ئێچی دایتەمە، دەرێ ئایا گۆڕان لە ئینترۆپی دەتا ئێس چەندە؟ گۆڕان لە ئینترۆپی دەتا ئێس چەندە؟ دەرێن دەتاجی دەکاتە دەتا ئێچ کەم تی دەتا ئێس، کەم تی دەتا ئێس. ئەوەی بیکە کلڤن زائیدەن 273 مامۆستا 298 کلڤن. دەتاجیەکەی دایتەمە چەندە لە پرسیارەکە؟ مامۆستا سالب 101 سالب 101.14 ئەوە لە جێمدانە. دەتا ئێچەکەی دایتەمە مامۆستا سالب 136.9 کەم تیەکە مامۆستا 25 پلەی سیریزی ئامرین 298 کلڤن. جاران دەتا ئێسنۆتەکە بزانە ئەوەمان هەبوو پلەی گەرمیەکەمان هەبوو، بەس دەتا ئێسنۆتەکەمان یەک، کەواتە ئێستا بووە عەمەلیەکی بیرکاری. مامۆستا ئەوە دەیبەمە ئەو دوی دەبیتە موجب، ئەوەش دەبەمە ئەو دوی دەبیتە موجب. لەگەر یەکتر مامۆستا ئەو دووە کەم دەکەینەوە، دوای دابەشی 298ەکەی دەکەین، دەتا ئێژنۆتەکەی دێتە دەرێ. ئەم من نەتیجەی کۆتایی لۆ دەنووسم، ئاگادار بە لەو کردارە بیرکاریە غەڵەت نەکە. 298 دەتا ئێژنۆت سالبە، دەیبەیە ئەو دوی دەبیتە موجب. ئەوەی دەبەیە ئەو دوی لەبەرەوەی دوو ژمارەکەی دەینێکن یەکتر لەگەر یەکتر کردارەکە دەکەی، ئەوە دەبیتە موجب. ئەوەش سالبە، یعنی بە سالب دەردەچی. دەتا ئێژنۆتەکەی دەردەینی پاش دابەشکردن دەری دەتا ئێژنۆتەکە دەکاتە چ؟ سالب 0.12 کیلۆ جوول
لەسەر مۆڵ کلڤن کەواتە وەڵامی ڕاستمان دەبیتە چ وەڵامی ڕاست دەبیتە لقیبە کەواتە ئەو پرسیارە لێرە دەتا ئێسنۆتمان نەبوو دەتا جینۆتی دابوومە یان برین دەتاجی دەتا ئێچی دابوومە هەروەها پلەی گەرمیەکەشی دابوومە چمان دۆزیەوە دەتا ئێسەکەمان دۆزیەوە کەواتە پرسیارمان کرد لەسەر دەتاجی لەسەر دەتا ئێس پرسیار لەسەر تی دەکەین دەکرێت دەتا ئێچەکەش بەو یاسایە بدۆزەوە میم سێ بڕەکەی تر بداتێ یاسایەکی بیرکاری هەیە چوار بڕی تێدایە سێ بڕ دەداتێ بڕی چوارەم دەیدۆزیەوە ئەوەش بەنسبەت دۆزینەوەی چ بەنسبەت دۆزینەوەی دەتا ئێسنۆت کە هەمان بوو یەک دوو پرسیاری ترمان هەیە پرسیاری کتابتە گرنگە لە ئەمتیحانی وزاری هاتیتەوە بزانە و پرسیاری پێداچنەوەی بەندەکەی لە وزاریش یەک دوو جا هاتیتەوە دووبارە بوویتەوە دەرێت کالێکی ئامادەکردنی میثانۆڵ لە پیشەسازی بەم شێوەیە میثانۆڵ لە پیشەسازی بەم شێوە ئامادە دەکرێتن دەتا ئێسی دایتە تو دەتا ئێچشی دایتە تو داوای چ لێ دەکات لە پرسیارەکە دەرێت پلەی گەرمیم لۆ بدۆزەوە پلەی گەرمی پێویست چەندە بۆ ڕوودانی ئەم کالێکە ئەوە دەتا ئێسەکەی دایتەمە هەروەها دەتا ئێچەکەشی دایتەمە دەرێت یەکەمان لۆ بدۆزەوە پلەی گەرمی پێویست یعنی تیمان نییە لۆی ڕوو بدات کە دەرێت لەوەی ڕوو بدا یعنی لەوەی کالێکەکە لە خۆبیتن کالێکەکە لە خۆبی تیمان لۆ بدۆزەوە طبعا ئەگەر یاسایەکەی بنووسین دەرێن دەتا جی دەکات دەتا ئێچ کەم تی دەتا ئێس نیشانەی دەتا ئێچەکە سالبە سالب دەتا ئێچ نیشانەی دەتا ئێسەکەش سالبە لەگەر ئەو سالبەی دەبیتە چ دەبیتە موجب کەواتە بەپێی ئێرە لۆی ئەو داواکراوی پرسیارەکەمان لۆ دەربکەویت کو دەبیتە لە خۆ مامۆستا لە پلەی گەرمی نزم یعنی چه پلەی گەرمی نزم یعنی مامۆستا دەبی دەتا ئێچ لای سالبەکە گەورەتر بی لە تی دەتا ئێس لۆی داواکراوی پرسیارەکە بێتە دەرێ پلەی گەرمیم لۆ بدۆزەوە لۆی لە خۆ بیتن لۆی لە خۆ بیتن مامۆستا پلەی گەرمی نزم یعنی چه پلەی گەرمی نزم یعنی لای سالبەکە گەورەتر بکە لای دەتا ئێچەکە ئەو کاتی نیشانەی دەتاجی بە پێی گەورەکە دەبی گەورەکە سالبە دەتاجیش دەبیتە سالب یعنی دەبیتە چ دەبیتە لە خۆ کەواتە لێرە تیەکەمان نییە مامۆستا کەواتە دەبی تی بچووکتر بیلا ئەوەی لەگەریتی دەبیتە دابەشە بزانە شێوەی لاسەنگەی وەرگەر یەکسانە نەما لەگەریتی لە ژێرەوە نووسیم دەتا ئێس دەتا ئێچەکەش لە چێن دەر لەسەرێ کەواتە دەرین دەبی تی کەمتر بی لە چ دەتا ئێچەکە چەندە سالب 90.7 دەتا ئێسەکە چەندە ئاگدار بەوە بە جوڵە ئاگدار بە دەبی بیکەنە کیلۆ جوڵ دابەش 1000 دەکاتە سالب 0.22 کیلۆ جوڵ لەسەر چ لەسەر کلڤن یعنی ئەوەی لە یاسایەکەی دادەنی سالب 0.22 کەواتە دەرین تی کەمتر بیتن لە 412 ئاگدار بە چ کلڤن لەو یاسایی پلەی گەرمی بە کلڤن دێتە دەرێ ئەوە گرنگە کالێکەکەمان چ دەبیتن لە خۆ دەبیتن کەواتە تی دەبی کەمتر بی لە 412 کلڤن ئەو کالێکەکە لە خۆ دەبیت زۆر جا دەرینە تەڵەبەی وەکو ئاسانکاری بێ ئەوەی ئەو یاسایانە بنووسی لەبەر ئەوەی هەردووچی کەمە طبعا لە پرسیار کە دەدات یان هەردووچی کەمە دەتا ئێچ و دەتا ئێس کە داوای پلەی گەرمی دەکات یان هەردووچی کۆیە لەبەر ئەوەی هەردووچی کەمە تی کەمتر هەڵبژێرە تی کەمتر ئاموسای تی زیاتر نە ئەگە هەردووچی موجەبە زیاتر ماڵ دەبژار مامۆستا تی کەمتر لە 412 کلڤن ئاگدار بە ئەوەش میمە ئەوجە دەبیتە چ دەبیتە لە خۆ گرنگە ئێستا هەمان پرسیار لۆ دێتەوە دەگۆڕێ دەرێت چ پلەی گەرمی بدۆزەوە لۆی نا لە خۆ بیتن نا لە خۆ مامۆستا گوتیتی هەردووچی کەمە دەبی کەمتر کە دەرێ نا لە خۆ عەکسی ئێرە دەکەیەوە دەبی تی زیاتر بیتن یعنی لە پلەی گەرمی چ لە پلەی گەرمی بەرز کەواتە ئەگە هەردوو نیشانە سالب و کالێک کو لە خۆ دەبوو مامۆستا لە پلەی گەرمی نزم یان دەمانگۆ بەپێی چ بەپێی دەتا ئێچ پلەی گەرمی نزم یعنی چی یعنی تی کەمتر بی لە 412 کلڤن ئاگدار بە زۆر ئەو کلڤنەش لۆ دەگۆڕی دەکاتە چ دەکاتە سیلیزی بۆ نمونە 412 دەرین تی کەمتر بی لە چ 412 کەم 273 زۆر زاواش دەداتێ وە بزانام دەکاتە 139 پلەی سیلیزی ئەوەش تەواوە گەل ئەمتیحانی وزاری لۆتاتەوە ئەم کالێکە ڕوودەدا لە پلەی گەرمی کەمتر لە 139 سیلیزی بەڵێ مامۆستا لە پلەی گەرمی کەمتر لە 412 بەڵێ یعنی ئەو قسەیە ئاگدار بەکو تێبینی لەگەر ئەو قسەیە فەرقی نییە زۆربەی پرسیارەکان لە ئاخیرەکەی فێرەکردێ دەکات پلەی گەرمیەکە بە کلڤن دەردەچیتر پێ دەرێتی کەمتر لە 412 سیلیزی نابیت پلەی گەرمی فەرقی هەیە بۆ نمونە پلەی گەرمی چل پلەی سیلیزیە معقولە برێم چل کلڤنیشە نە مامۆستا کۆ 273 ئەوجە دەبیتە کلڤن دەرێن 412 کلڤنە معقولە برێم 412 سیلیزیە نابیتن کە دەرێن بیکەینە سیلیزی مامۆستا کەم 273 دەکاتە 139 پلەی سیلیزی کەواتە ئەو کالێکە ڕوو دەداتن لە پلەی گەرمی کەمتر لە 139 سیلیزی
یان برین لە پلەی گەرمی کەمتر لە 412 کلڤن. ئەو شێوە پرسیارەش ئاگادار بە گرنگە لە امتحانی وزاری پرسیاری لێ هاتیتەوە. نفسی پرسیار ئەگە تەمەشا بکەین ئەو ساڵ لە امتحانی وزاری هاتیتەوە دەرێت لەم کالێکی هەڵماندنە یان برین لەم کردەی هەڵماندنە لەم گۆڕانە فیزیایە بڕۆم شل دەبیتە بڕۆم گاز دەرێت دە تا ئێژنۆت 31 کیلۆ جوڵ لەسەر مۆڵە دە تا ئێژنۆت 93 جوڵ لەسەر مۆڵ کلڤنە. دووبارە کەمترین پلەی گەرمی یعنی تی دەوێت بۆ لە خۆوە ڕوودانی ئەم کالێکە چەندە؟ ئابزانە دە تا ئێسەکەی دایتەمە دووبارە دە تا ئێچەکەی دایتەمە یعنی وەکو ئەو دوویە شێوەی لاسەنگە وەردەگری دەرێت پلەی گەرمی بدۆزەوە واتە تیمان نییە تی ئەوەش گرنگە ئاگادار بە ئێستا بەس پێت برێلەوەی نا لە خۆبی دەگۆڕێت یعنی لێرەش نیشانە دەوردەبینی ئایا کەمتر یان زیاتر لەبەرەوەی هەردووچی موجەبن هەمیشە لە خۆ نابیت مامۆستا هەمیشە نا لە خۆ نابیکەواتە لقی بی لەگە دی فڕێدا لەبەرەوەی هەردووچی موجەبە دەتوانی بەبێ حەلکردن پرسیارەکە کو دەبیتە لە خۆ ئەگە هەردووچی موجەب بوو مامۆستا لە پلەی گەرمی زۆر پرسیارەکەی ئەو دوویمان حەل کرد هەردووچی ساڵە بوو دەمانگۆ لە پلەی گەرمی چ لە پلەی گەرمی کەمتر کەواتە ئەلێرە دەرین مامۆستا تی دە تا ژی دەکات دە تا ئێچ کەم تی دە تا ئێس نیشانەکان دانێ ئەوە موجەبە مامۆستا ئەوەش موجەبە دە تا ئێچەکە لەگەر ئەوەی عەفو دە تا ئێسەکە لەگەر ئەوەی دەبیتە سالب تی دە تا ئێس بزانە نیشانەی دە تا ئێچەکە موجەبە دامنە لە یاسایەکەی دە تا ئێسەکەش موجەبە دامنە لەگە سالبەکەی دەبیتە سالب ئاگادار بە وەکو تێبینی ئێستا تو ئەوەت هەیە ئەو هاوکێشت هەیە ئەرێ چ بکەین لەوەی ببیتە لە خۆ چ بکەین مامۆستا لەبەرەوەی هەردووچی موجەبە لە پلەی گەرمی بەرز دەخۆی یعنی بە پێی ئەولایە مامۆستا دەبی تی دە تا ئێس کە نیشانەی سالبە گەورەتر بی لە چێ لە دە تا ئێچ کە نیشانەی چیە نیشانەی موجەبە لۆی لە خۆبی ئەگە بیگۆتوا لە پرسیارەکە نا لە خۆبی لای موجەبەکەت گەورەتر دەکرد دەگوت دە تا ئێچ گەورەتر بی لە چێ لە تی دە تا ئێس کەواتە دوو نیشانەکەم لە یاسایەکەی دانا مامۆستا ئەوە دروست بوو پرسیارەکە دەرێت بە پێی پرسیارەکە پلەی گەرمی دەوێت دەیدۆزمەوە ئێستا یەکەمان نییە دەری دەین بەس پێ دەرێت لە خۆبیتن لەبەرەوەی پێ دەرێت لە خۆبی لای سالبەکەی گەورەتر بکە لای تی دە تا ئێسەکە ئەگە بیگۆتمان نا لە خۆ لای دە تا ئێچەکە یان دەتوانین برین لەبەرەوەی هەردووچی موجەبە دەرین لە پلەی گەرمی بەرز لە پلەی گەرمی زۆر کالێکەکە یان برین کردارەکە دەبیتە لە خۆ کەواتە تیەکەمان نییە دووبارە شێوەی لاسەنگە وەردەگری بەس ئەلێرە دەرین تی گەورەتر بیتن دووبارە ئەوەی لەگەری تی دە تا ئێز لە بنەوە نووستا دە تا ئێژ ڕۆیشتە سەرێ کەواتە دەرین تی دەبی دیسان گەورەتر بیلا دە تا ئێچەکە مامۆستا 31 دایتەمە دە تا ئێسەکە بزانە زۆربەی جار بە جوڵ دەداتێ مامۆستا دابەش 1000 دەکاتە ئۆ 93 کیلۆ جوڵ لەسەر مۆڵ کلڤن دەکاتە ئۆمان زیاد نووسە دابەش هەزاری بکە مامۆستا ئۆ 93 کیلۆ جوڵ لەسەر مۆڵ کلڤن کەواتە مامۆستا دە تا ئێسەکەی بە جوڵ دابوومە گۆڕیمان کردوانە چێ گۆڕیمان کردوانە کیلۆ جوڵ ئەوجە لە یاسایەکەی دادەنین ئۆ 93 دابەشی بکە مامۆستا تی دەبی چ بیتن گەورەتر بیتن لە 333.3 دووبارە ئاگادار بەوە گرنگە چ کلڤن لە ئاخیری بە سیلیزی نەداتی دەرێت تی گەورەتر بی لە 333.3 سیلیزی نە مامۆستا لەبەر ئەوەی کلڤنمان هەیە بە کلڤن دەردەچی لەو یاسای تی گەورەتر بی لە 333.3 کلڤن یان دەتوانی بە سیلیزیش بداتێ 333.3 کەم 273 دەکەی ئەو نەتیجەش بە سیلیزی تەواوە کەواتە وەڵامی ڕاست مامۆستا کردارەکە لە پلەی گەرمی بەرزتر لە 333 کلڤن چیە ڕوو دەداتن گۆتمان هەر بەبێ ئەو بینە و بەردەیە بەبێ ئەو یاسایە لەبەر ئەوەی هەردووچی موجەبە کەواتە مامۆستا دەبی تی چ بیتن دەبی تی زیاتر بی لە 333 کلڤن ئەو جە کردارەکە لە سروش ڕوو دەدات ئەوە بە نسبەت مەجموعە پرسیارێک کە هەمان بوو لەسەر چ لەسەر یاسای گبس چ بارەکانی دیاریکردنی لە خۆ نالەخۆ چ دۆزینەوەی دە تاجی یان برین دە تا ئێس یان پلەی گەرمیەکەکە هەمان بوو پرسیاری تریشی تێدایە دەتوانی ئیستیفادە لێ بکەی وەکو واجب دامانایە پرسیارانە بە خۆت پرسیارەکان حەل بکەی لەسەر دە تاجی دە تا ئێچ لەسەر دە تا ئێز لە پێداچنەوەی بەندەکە پرسیاری تری تێدایە هیوادارم سوودم پێتان گەیاندبی هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم.